امریکا چکر امریکا جبر ظلم و زورداریا لسر کردین عفرینه دو گروپین چکدارین سرکه که ترکی آلیکاریا واندکه جزا کر. وزارت خزینه امریکا دبیجه که فرقه سلیمان شاه و فرقه حمزاتان خرابیه که جبر شر نافخویی یه چند سالان لباکور سوری چی بویه گرانتر کرنه وان گروپان و بن پیکرنین مزن لدجی مافین مروان کرنه بطایبتی لعفرینه هر وها ریل بر درفتن آرامیا هرمی گرتنه جعالی خزینه وزارت دروا یا جعالی وزارت خزینه امریکا و هاتنه جزا کرن. وزارت خزینه دبیجه فرقه سلیمان شاه لعفرینه هجمارک کردین رسن رفواندنه مال و ملک نوان طالان کرنه. هر وها دازانین که فرقه سلیمان شاه بن پیکرنین مزن لدجی کردین لعفرینه کرنه و دستریجی لسر هجمارک وان کردان کریه. قالك ولاتين كرد رفاندنا وان جروبين چکدار و او نچار کرنه مجبور کرنه کجمالین خود در کفن و کوچبر ببن. هر دو فرقين چکدار هر وها در دربار کردین کو وگریانه مالین خود جی پرین زیده جوان ستاندنه. جبر وان سوجان جی وزارت خزینه امریکا او هر دو جروبين چکدار لعفرین جزا کر. دیار کرده جناو آواهی وزارت دروایا امریکا جواشنطن لگل منه دیار هنکی بحثا هرگلین وان جزاین کو وزارت خزینه امریکا دانی سر وان هر دو چک گروپین چکدار لعفرینه. بەڵێ دڵبخین دەماوە باش ئەمڕۆ برایان نێلسن یاریدەدەری وەزیری گەنجینەی ئەمریکا ڕایگەیان گوتی ئێمە بۆ ئەوەی کە دادپەروەری جێبەجێ بکەین وەروە ئەو گروپانەی کە بەرپرسن لە پێشێلکاری بەرامبەر بە مرۆڤ و هەروەها ئەو پێشێلکاریانەی کە لە باکووری سووریا دەکرێت ئەم بڕیارەمان داوە. بڕیارەکە ئەوەیە کە دوو فێرقەی سەربازی کە ئەمانە گروپی چەکدارین زیاتر لە باکووری سووریا و لە ڕۆژاوای کوردستان لە عەفرین دەسڵاتیان هەیە و ئەمانە سەر بە سوپای نیشتیمانی سووریان ئەوەی کە وەزارەتی گەنجینی ئەمریکا دەڵێت سزایان داون. بێجگە لە سزادانی ئەم دوو گروپە ژمارەیەک سەرکردەی ئەم گروپانەشیان سزا داون کە یەکێکیان سەرۆکی فرقەی سلێمان شاهە و لە هەمان کاتدا برایەکی خۆیەتی و چەند سەرکردەیەکی دیکە لە نێولستی سزاکاندان. ئەم سزایانە بێجگە لەوەی کە هەموو مڵک و ماڵیان کە لە دەرەوەی لە ئەمریکا بڵێن یاخۆ بڵێن لەو شوێنانێک کە ماڵی بازرگانیان لەگەڵ ئەمریکا هەیە ئەمانە دەستیان بەسەرداگیرێت و هەر مامەڵەیەکی بازرگانیان کردبێت کە لینکێکی هەبێت لەگەڵ سیستەمی دارایی ئەمریکا ئەمانەش هەموو سڕەکرێن و بێجگە لەوە سزان بەسەر کۆمپانیاکانی ئەو گروپانەش داوە چونکە وەکو لە ڕاگەندراوەکە داوە ئەم کۆمپانیایە کۆمپانیایەکی ئاڵوگۆڕی ئۆتۆمبیل یاخۆ فرۆشتنی ئۆتۆمبیلە لە ئەستەمبۆڵ هەیەە و بێجگەلەوە لە چەندین شاری دیکەی تورکیا هەیەە ئەمانەش هەموو خراونەتە لێستی سزاکانەوە. هۆکاری سزاکان ئەمە چێ زیاتر بەهۆی ئەو پێشەرکاریانە بەرامبەر بە مافی مرۆڤ بەرامبەر بە زەوتکردنی پێویستیەکان یاخود ماڵ و مڵکی خەڵکی عەفرین بەتابەتی ئەو کەسانی کە کوردن کە لەوێ بوونە ناچاریان کردوون بڕۆنەتەوە. وەزارەتی گەنجینی ئەمریکا ئەڵێت بەهۆی ئەوەی کە بە زۆر شتیان لە خەڵک ستاندووە و شتێک کەشیان کردووە کە سوکاری خەڵکیان فراندووە دواتر بە داوای پاریان کردو بۆی ئازادیان کە بە ملیۆنان دۆلاریان دەستکەوتەوە بەم ڕێگایەوە. بۆیە ئەمریکا سزای ئەم گروپانەی داوە و یەک شتی دیکەش لە ڕاگەندراوەکە ئاماژەدا ئەڵێ زۆربەی ئەو گروپانەی کە لە عەفرینن ئەمانە توندوتیژی بەکاردێنن پێشێلکاریەکەن بەرامبەر بە مافەکانی مرۆڤ و مافی خەڵکی ئەم ناوچانە. لە بیرمان نەچێت ئێمە لە ماوەی ڕابردوو لەسەر عەفرین لێرە لە وەزارەتی دەرەوە پرسیارمان لە کوتەبێژی وەزارەتی دەرەوە کرد کە لە عەفرین پێشێلکارێکی زۆرە کرێت بەرامبەر بە خەڵکی کورد و هەروە خەریکە دیمۆگرافیای ناوچەکە دەگۆڕدرێت. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوەدا کەوان نیگەرانن سەبارەت بەو دۆخی کە لە عەفرین هەیە و بەگومان چاودێریەکەن بەڵام خۆش دەزانی بەهۆی ئەوەی کە پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئەمریکا و هەروەها کۆمەڵێک مەلەفی وەکو پرسی بە ئەندامبوونی سوێد لە ناتۆ و هەروەها پرسی شەڕی ئۆکرانیا وای کردووە کە ئەمریکا تۆزێ نەرمتر بێت لە جارانی ڕابردوو بەرامبەر بەو پێشلکاریانەی کە لە ناوچکاکرێن بەتابێت لەلایەن ئەو گروپانێک کە نزیکن لە تورکیا. بەڵام ئەمڕۆکە دەرخەری ئەوە بووکە ئەمریکا چاودێری ئەم ناوچەیەکە ئەمریکا ئاگاداری وردەکاری ئەم ناوچەیە تەنانەت ئاگاداری ئەوەیە کە سەرکردەی
گروپی سلێمان شا خێزانی ئەندامێکی خۆی ڕفاندووە و دەستدرێژی کردوتە سەر و هەڕەشەی لێ کردووە ئەگەر بێت و قسە بکات بێدەنجی بشێنێت ئەوە سزای زۆر گەورەتر و تونتیژی زۆر گەورەتیان بەرامبەرەکرێت واتە ئەمریکا ئاگداری وردەکاری زۆر وردە لە ئەفرین و بێگومان چاودێریەکان و بێگومان دەیانەوێت ئەو گروپانش کە بەرپرسن لە پێشەکانیان ڕوبەڕووی سزایان بکەنەوە کە سزاکانی ئەمڕۆکەش بەشێک بوون لەو کۆمەڵە پاکێجەی کە ئەمریکا لە چەند ساڵی ڕاوردوو بەسەر ئەو گروپانەی سەپاندووە و دەڵێت ئێمە بەردەوامی شەبین لە ڕوبەڕووکردنەوەی بە پرسیارەتی هەموو ئەو گروپانێک کە لە ئەفرین و لە باکووری سووریا توندتیژیەکان ماڵی خەڵکە ئەرفێنن و خەڵک ناچارەکان شوێنەکانی خۆیان جێبێڵن وەروها لە ڕێگەی ناسایە بیانەوێت پارە کۆبکەنەوە ئەمە سیاسەتی ئەمریکا بێت و لەسەر ئەم سیاستەش بەردەوامە بێت بەحسا وەیەکی هاتیەکردن دیار کی پشتگیریەوان گروپێن چەکدار دکە قەت بەحسە تورکی هاتیەکردن مەسەلەن لێرە لەسەر ئاستی فەرمی هیچ کاتێک باسی ئەمە نەکراوە بەڵام ئەگەر سەیری ڕاگەندراوەکەی وەزارەتی گەنجینی ئەمریکا بکەین یەک شت ئاماژە پێدات کە ئەکرێ خوێندنەوەی بۆ بکرێت کە ئەم گروپانە لەلایەن چێوە لانیکەم پەیوەندی ئاساییان لەگەڵ چێ و پەیوەندی باشیان لەگەڵ چێ ئەڵێ ئەم گروپانە پێشانگەی ئاڵوگۆڕی ئۆتۆمبیلیان هەیە پێشانگاکاشیان لە ئەستەمبۆڵە و لە باشووری تورکیا ژمارەیەک لە قیدیکەی کۆمپانیان هەیە کە کەسێک خاوەنداریەکە ئەویش براکەی سەرۆکی یاخۆ بڵێن فرقەی سلێمان شایە بەڵام بە ئاشکرا ئەگەر بڵێن چێ پشتیوانی کردووە تا ئێستا هیچ بەرپرسێکی ئەمریکی نەیگوت و ئەم گروپان لەلایەن پیشەم بەڵام بێگومان لە ناوەندەکان لە شوێنەکانی دیکە بەرپرسانی پێشوو بەڕون و ئاشکایی دەڵێن کە ئەم گروپانە پێشێلکاریەکەن و وەلایەن حکوومەتی تورکیاشەوە پشتیوانی ئەم گروپانە ئاکرێت چونکە تورکیا لەوێ ئامادەی هەیە و هێزیە بەڵام لەسەر ئاستی فەرمی نەخێت تاوەکو ئێستا شتی وا باس نەکراوە گەلێکی سپاس بەرپرسێ ئۆفیسە تۆرەمەدەیە ڕووداوێ لە واشنگتن دیار کوردە ژناوە ئاڤاهیە وەزارەتە دەرڤەیە ئەمریکا لەگەڵ ببووی